چارەنووسی ڕژیم لە دەستی بەهێزی بزوتنەوە داواکاری تەوەرەکاندایە. کۆبوونەوە ناڕەزایەتیەکان، مانگرتن و ناڕەزایەتیەکانی کرێکاران، جوتیاران، ژنانی ئازادی خواست، دایکانی دادخواز و چین و توێژە مافخواز و خەباتکارەکانی تر لە مانگی خاکەلێوەدا بە هاوسەنگیەکی هێزی باشتر خەبات و تێکۆشانی خۆیان لە دژی ڕژیم درێژە پێدا. ڕێوڕەسمە شکۆدارەکانی نەورۆز گۆڕانی هەرچی زیاتری بارودۆخەکەی بە قازانجی خەڵک بە باشترین شێوە نیشاندا. کرێکارانی نەوت، گاز و پێترۆشیمی وەک هەمیشە پێشەنگی بزوتنەوە داواکاری تەوەرەکان بوون. بۆ نمونە ڕۆژی پێنجشەممە 21 خاکەلێوە کرێکارانی ئەرکانی سالس لە شرکەتی نەوتی فەلاتی قاڕەی ئێران لە ناوچەی وەبەرهێنانی لاوان لە ناڕەزایەتی بە هەلومەرجی کار و ئاستی نزمی هەقدەستەکانیان لەوانە جێبەجێ نەکردنی بە تەواوەتی تەرحی پۆلێنکردنی پیشەکان و هەڵاواردن و نەدانی هەقدەستی یەکسان بۆ کاری یەکسان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. داواکاریەکانی ئەم کرێکارانە کە ماوەیەکە لە چالاکیەکانیاندا خستویانەتە ڕوو هاوشێوەی کرێکارانی تری ئەرکانی سالسە. هەندێک لەم داواکاریانە بریتین لە زیادکردنی هەقدەست بە گوێرەی ئاستی هەڵاوسان و گرانی بەردەوامی بازار، لابردن و نهێشتنی تەواوی بەڵێندەرانی نەوت، جێبەجێکردنی تەرحی پۆلێنکردنی پیشەکان، جێبەجێکردنی تەواوی بڕگەکانی بڕیاری 3188 دیوان لە پێدانی هەقدەستەکان، لابردنی مامناوەندی زیدەکاری، سوودمەندبوون لە ئاسانکاریەکانی قەرزی 300 ملیۆنی و هەتت. ڕۆژی 20 خاکەلێوە ژمارەیەک لە کرێکارانی پاڵاوگەی بیدبولەندی بێهبەهان لە ناڕەزایەتی بە ئاستی نزمی هەقدەستەکان، باجی زۆر، جیاوازی لە پێدانی هەقدەست و بەڵێنیە بێناوەرۆکەکان دەستیان لە کار هەڵگرت و لە شوێنی کارەکانیان کۆبوونەوە. ئەوان وتیان کە نزیکەی 4 ساڵۆنی و لە دەستپێکردنی کاری پاڵاوگەکە تێپەڕ بووە، بەڵام بەڕێوبەری گشتی هێشتا ئەو بەڵێنانەی کە کاتی دامەزراندن پەیدا بوون جێبەجێ نەکردووە. بەوتەی کرێکاران بڕیار بووە ئیمتیازاتی هەقدەست و خۆشبژێوی بدرێت بە کرێکاران، بەڵام ئەم بەڵێنانە جێبەجێ نەبوون. ئەم پاڵاوگەیە نزیکەی 1300 کرێکاری گرێبەستی و 700 کرێکاری کاتی هەیە. نمونەیەکی تر، کرێکارانی ئەرکانی سالسی پیشەسازی نەوت، گاز و پێترۆشیمی شرکەتی پاڵاوتنی گازی فەجری جەم ڕۆژی 19 خاکەلێوە بە هەمان داواکاریەکانی هاوڕێیانیان لە ناوچەی بەرهەمهێنانی لاوان دەستیان لە کار هەڵگرت و کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. جگە لە خەبات و ناڕەزایەتی کرێکارانی لە سەرکاری نەوت، ژمارەیەک لە خانەنشینانی ئەم پیشەسازیە سەرەکیی وڵاتیش ناڕەزایەتیەکانی خۆیان لەسەر شەقامەکان نیشاندا. بۆ نمونە ڕۆژی چوارشەممە 20 خاکەلێوە کۆمەڵێک لە ژنان و پیاوانی خانەنشینی پیشەسازی نەوت لە بەردەم سندوقی خۆشگوزەرانی و کاروباری خانەنشینی لە ئەمانیەی ئەهواز کۆبوونەوە. ئەوان سەبارەت بە جێبەجێ نەکردنی یەکسانسازی هەقدەستەکان، هەقدەستی کەم و نەدانی مافە یاساییەکانیان ناڕازین. ئەم خانەنشینانە وێڕای ئاماژە بەوەی کە سندوقەکانیان تایبەتە و خاوەنی تایبەتی هەیە، وتیان دەبێت سربەخۆیی سندوقەکان پارێزراو بێت، چونکە سەرچاوەکانی سندوق هی خانەنشینانی پیشەسازی نەوتی ئەهوازە و دەوڵەت نابێت دەستدرێژی بکاتە سەری. هەروەها بەشێک لە کرێکارانی هەفتەپە لە ناڕەزایەتی بە کەمئاوی کێڵگەکانی شەکر ڕۆژی یەکشەممە 17 خاکەلێوە بە کۆبوونەوە لە بەردەم بینای فەرمانداری خوازیاری چارەسەرکردنی کێشەی کەمئاوی کێڵگەکانی شەکری هەفتەپە بوون. کرێکاران دەڵێن ڕێژەی ئەو ئاوەی کە لەم ساڵدا لەلایەن کۆمپانیای دابینکردنی ئاوی خوزستانەوە بۆ کێڵگەکانی شەکری هەفتەپە دیاریکراوە بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو کەمتر بووەتەوە. ئەوان داوا لە بەرپرسانی فەرمانداری شوش دەکەن هەرچی زووتر چارەسەرێک بۆ ئەم بابەتە بدۆزنەوە بۆ ئەوەی کێشەی بێئاوی کۆمەڵگەی هەفتەپەش بە زوویی چارەسەر بکرێت. ئەوان دەڵێن ئەم دۆخە قەیراناویە نەک هەرزیان بە بەرهەمهێنان دەگەێنێت، بەڵکو ژیان و گوزەرانی هەزاران کەس دەخاتە ژێر کاریگەریەوە. جگە لە کرێکارانی نەوت و بەشە کرێکاریەکانی تر، خەباتی جوتیارانی ئیسفەهانیش کە لە ڕۆژەکانی دوای سیانزە بەدەر دەستی پێکرد شایانی سەرنجە. ئەم خەبات و ناڕەزایەتیانە لە بنەڕەتدا لە دژی ئەو بەشە لە فەرماندەکانی سپا بوو کە ماوەی 3 ساڵە ئاوی زایەندەرودیان بۆ کەسابەت و ژیانی تایبەتی خۆیان و هاوچینەکانیان دزیوە. جوتیارانی ڕۆژهەڵات و ڕۆژاوای ئیسفەهان بە یارمەتی پێشڕەوانی شار و بە سوودوەرگرتن لە هاوسەنگی نوێی هێز خەباتێکی شێلگێرانەیان بەرەو پێش برد و لەو ماوەدا هێرشی هێزە سەرکوتگەرەکانی سپایان بە بەرگریەکی کاریگەر لە خۆیان پوچەڵ کردەوە. لە ئاکامی ئەو خەبات و ناڕەزایەتیانەدا پزیشکیان ناچار بوو دەستێوەردام کات و لە سەرنجام
هەندێک ئەو بە شێوەیەکی کاتی گەڕایەوە بۆ زایەندەڕوودی وشک بوو. جوتیاران وێڕای بەکارهێنانی ئەو ئاوا بە دروشمی زایەندەڕوود بەردەوام و هێنانە ئاڕای داخوازی و وەرگرتنی قەرەبوو درێژەیان بە خەبات و ناڕەزایەتیەکانیاندا. دوێنێ شەممە 23 مانگی خاکەلێوە دانوستانەکانی نوێنەرانی دەوڵەتی ئامریکا و ئێران بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە مەسقەت پایتەختی عومان بەڕێوەچوو. ئەم دانوستانانە لە درێژەی ڕێکەوتنگەلێکی شاراوەدا بوو کە بازاڕ و بڵاوکراوەکانی ژێرتیغی سانسۆر بە گەشتبینیەوە کاردانەوەیان نیشاندا. بەڵام لەم نێوەندەدا بزوتنەوە داواکاری تەوەرەکان بە هەمان بێباوەڕی بە ڕژیمی شکست خواردووی ئیسلامی و مانۆڕەکانی ترامپ درێژەی بە ڕێگەی خۆیدا و جارێکی تر نیشانیدا کە شوشەی تەمەنی ڕژیم لە دەست کرێکاران و کۆمەڵانی خەڵکی مافخوازدایە و نەک ئامریکا.